ایرو له هولێرا پایتەختە هەرێما کوردستانی دەستگا خێرخوازیە بارزانی بە ئامادەبوونا دەستگەهێن میدیایی کۆنفرانسێ خۆی ساڵانە یە ساڵا 2020 لە دارخستە تێدا ڕۆناهیدا کار و چالاکی پرۆژەیەن خۆ دە ساڵا 2020 خزمەتە کۆچبەر و پەنابەراندا هەروەها بەحسا پرۆژەیەن خۆ دە ساڵا نودە کرد هەروەها دبەرسبا پەیامنێرێ ڕێبازە نیوەزدە دەرباری ئالیکاری و پێشتەوانیە پەنابەرێن ڕۆژاڤایە کوردستانی پرۆسەیە خواندنێ لە کامپان موسا برێڤەبەرێ دەستگا خێرخوازیە بارزانی ڕاگەهاندە. ساڵێکی سەخت و نەخۆشمان تێپەڕان ساڵی 2020 تەمەنای ئەوە دەکەین کە ساڵی داهاتوو ساڵێکی باشتر بێت لەو ساڵی کە تێمان پەڕاند و لە دڵەوە بەناوی جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی بۆردی دەستگای خێرخوازی بارزانی بەناوی دەستگای خێرخوازی بارزانیەوە سپاسی پشتیوانی بەردەوامی هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی خێرۆمەندانی کوردستان دەکەین کە بەردەوام پاڵپشت بوونە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە هەموو ئەو پاڵپشتیە وای کردووە کە ئێمە لە هەر حاڵەتێکدا بە دەستێکی پڕەوە لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان دابین و هێشتا هەژمارەکە گەلەکە زێدە یا پەنابەرە لەوێ درێ هەنە 250,000 زێت سەرڤەی 250,000 هەنە و ژوانە 100 یەن ڕۆژاوای کوردستانێنە و ئەو لاینن کوتە ئێماژە پێدای بتەکیید ئەو لاینن و مخابن یعنی وەکو پێتوی نەهاتنە خزمەتکردن ئالیە پەروەردێ و ئالیە تەندروستیە و ئالیەن دیژی هەنە تایبەتیژی دابینکردنا خواردنێژی هەنە وەکو ئەم دبینین و پرۆگرامێک ڕێکخراوێن نێودەوڵەتی هەیە تایبەتیژی ئاژانس و ڕێکخراوێن UN احتیمالە هاریکاری کێمتر ببن لێ ئەم دیگەل ڕائیەوە داینە ومە بەردەوامژی دە هەمی سەردانن خوادا د کۆنفرانسێن نێودەوڵەتیدا دە وان کۆنگراندا ئەوین کو ئەم پشکداری تێ دکەین ئەم تێکسیل سەروەیەکێ دکەین و گەلک پێتویەک و پشتیوانیا وان ئاوارە وان پەنابەران بهێتەکردن و مخابن هێشتا هەژمارەکە زێدە دناوە کەمپادا هەنە و بارودۆخێ وان یێ ئابووریژی باش نییە تایبەتیژی کۆ ڕەوشە هەرێما کوردستانە ڕەوشەکە نەباشە ژە ئالیە ئابووری و دوان دوسێ ساڵێن تێ پەربووی خراپتر بووە ئەوێ کاریگەری هەبووە سەر پەنابەراژی ئەم هیویتکەین و لایەنن پەیوەنددار احتیمامن زیدەتر بدەن و وەیەکێل بەرچاو بگرن و هێشتا وانە پێتوی ئالیکاریە هەیە نەکو یەکێل بەرچاو بکردن و مدەتا چەند ساڵانە لێرێنە و شیانە خۆ ئاکنجی بکەن و پێتوی ئالیکاریانە لە ساڵی 2020 ئێمە لەکوێ کارمان کردووە جیاوازتر لە ساڵەکانی تر دەستگای خێرخوازی بارزانی جگە لەوەی کە لە 13 پارێزگای هەرێمی کوردستان و عراق کاری کردووە توانراوە چالاکەکانی لە وڵاتانی دەرەوەی عراق و هەرێمی کوردستان جێبەجێ بکە لەوانە وڵاتی یەمەن سوودان لوبناان سووریا و هەروەها لە بەریتانیاش کار و چالاکەکانی ئەنجام درراوە بە پرۆژەی جدا و جگە لەوەش کە ئوسترالیا شێکێک بۆ لە وڵاتانێک کە لەم ساڵدا چالاکەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە وڵاتە جێبەجێ کراون.